کە بە میوانداری حسام شێخ غائب بەرزنجی نوێنەری یاسایی فراکسیۆنی بەرەی گەل میوانی کوردستان 24 لەسەر ئەم دۆسەیە گفتوگۆی زیاترەکەین بەخێر هاتی بەڕێستە پێش هەموو شتێک دۆسەی دادگاییکردنەکە گواستراوەتەوە بۆ هەولێر نەخێر دۆسەکە نەگەڕازرایتەوە لە هەولێر ئەو شتەش داوا نەکرایتەوە بەرێ باش بابزانین دادگا ڕێکارە یاسایەکانی بڕیوە وەکو ئێستا لە بەرەوە دادگایەکە ئێستا بەردەوامە لەوێ ناتوانین باسی ئەوەی بکەین کە دادگایەکە ڕێکاری یاسایی خۆی ئەوەی کردیە ئایا ئیجراعاتی قانونی تەواو کردیە حتى دادگایەکە بکرێ لەبەرەوە تەعنە هەیە بەرامبەر دادگای تەمیز لێرە دەبایە تەمیز لەبەرەوە جێهێکی ڕقابیە ئەو داوایەکەی مەلەفەکەی ببینی ئەو جا محکمە ئیجراعاتی خۆی تەواو بکاتن ئەو کێشەیە هەیە لەناو مەوزوع وەڵامیتانە لێدانەکە لە تەمیز نەدراوەتەوە نەخێر دەبی ئەوە بێتەوە ئەوی ئەمن ئاگدارم تا ئێستا دەبی مەلەفەکە نەگوازرایتەوە بۆ تەمیز باشە چ تۆمەتێک ئاراستەی لاهور شێخ جەنگی کراوە عینەن ئەوەش ناتوانین ئەمە تهدیدی بکەین لەبەرەوە مادەکەی کە ئەمر قەبزەکە لۆ دەرچوو مادام جێهێتە ڕقابی تەداخلی کردیە تەعنەکانی قبول کردیە دەبی ئەو مەلەفە بستەوە بەرامبەر تەمیز بریار بداتەوە لەسەر ئەو شتانە حتا ئێستا ئەوانەی باز دەکەین فقط کە ئیجراعاتەکە دەکرێت باشە چەند پارێزەر ئامادە بن لە دانیشتنی دادگاییکردنەکە وەڵا ئەو پەیوەندی بە پارێزەرەکانی کەیسەکەی هەیە کە ئەوانە کاگلاوریان دیتەوە تەنابەت زانیاریەکەت نییە بە خۆیان 4 پارێزەرن ئایا چەندیان ئامادە دەبن نازانم دەبێت لە یەکەم دانیشتن هەر 4 پارێزەر ئامادە بن یا مەرج نییە بەخۆی دەبی پارێزەر مەوجود بی تاکید دەبی پارێزەر مەوجود بی باش هەڵوێستی بریکارەکەتان لەبارەی ئەو تۆمەتانی کە ئاراستی کراون چییە نارێم تا ئێستا ناتوانین ئەمە ئەوەی بریار بدەین لەبەرەوە مەلەفەکە مەبەستم لەوەی لە ئەنجامیەوەی کە لە ئەنجامی ئەم ماوەیە کە لە زیندان بووە هیچ دیدارێکە بوو لەگەڵ هیچ بینینێکە بۆ بینێتان پارێزەرەکان بینی و چی ئەڵێن پارێزەرەکان خۆی چی ئەڵێن پارێزەرەکان کە دەرچوون باسیشان کردەوە یعنی کاگلاوە زۆر بە شتانە هەموو ڕەت کردبوو بێجگەلەوی یعنی کە ئەو بریارەکە دەرچوو بێجگەلی پاشوی کە تەعن کرا لە تەمیز دەبای تەمیز بیبینی ئەو جە پاشەوی ئیجراعاتی قانونی باش ئەم ماوەی کە لە زیندان بووە پارێزەرەکانی بینیویانە دۆخی چۆنە لە زیندان بە شێوازەکی عام باشە کە ئەوەی بینیان بەس دەیانگۆ یعنی ئەو حڕیەتە نییە لە گەرمۆکلی خۆیان دانشن بەتەنێ قسەی بکەم بە ئیسراحەتی خۆیان دائما کەس هەبووە لە گەریان واتە ژیانێکی ئاسایی هەیە بۆ نمونە کتێب بخوێنێتەوە ئینتەرنێت بەکاربێنێت هەر کاتێک کە خانوادەکەی ویستی بیبینێ ئەتوانێ بیبینێت هەموو ئەمانە بۆ ئەوە ئیزراعاتێکی ینی پەیوەندی بە ڕێنمایەکان و یاسایی هەیە علاقەی بەو کەیسە نییە باشە ینی بەس ئەنتەرنێت ئەوانە باوەڕ ناکەم هەوی هەر ئەوەندەی ئەگەر دەزانم تەلەڤیزیۆنێکی ئەتیادەیە کەناڵی محلی ئەوانەی نەخل دەکا کابرا لە غورفەی لە سێ بە چاربی یعنی وەزعی باشە زانیاریت هەیە لەوێ خۆی بەچی سەرقاڵ کردو کتێبە خوێنێتەوە چی هیچ زانیاری ئەوی ئەمە ئاگدارم زۆر داوای کتێبی کردو بۆ ماوەیە ینی یەک لەوانە مەسەلەن کتێبەکانی تەفسیری قورئانی داوای کردبوو زۆر لە دووسێ کتابی کاگنێشروانی داوای کردبوو زۆر ئەو کتابان ئەوەی کرد ڕێگە دراوەکە ئەو شتانی کە داوایەکە ئەوی ئاگدارم لۆیان بردی هەندێکیان بردبوو خێزانەکەی بینیوە مناڵەکانی بینیوە ئەوم نییە لە معلوماتی نییە بەزەیە بزانم عائلەی خۆی بینیوە چەند جارێک باشە سوودی لە حەسانەی پەرلەمانتاری وەرگرتووە لەو حەسانەی پەرلەمانی شتێکی نییە کە شەخسی کەسێک استفادەی لێ بکە ئەوە شتێکی دەستوریە حەقەکی دەستوریە دراوە باش ئەو حەق دەستوریە کە دراوە بەکارهێنراوە بووی تەعنەکە لەسەر ئەو شتانە ئەو جەکرایە لێ لە یەکەم خطوە کابرا مادام ئەندام پەرلەمان حەسانەی پەرلەمانی هەیە دەبی پەرلەمان بریار بدا دەنگ بدەن حەسانەی پەرلەمانی لا بچی لەسەری ئەو ئیجراعاتی لەگەر بکرێت ئەو ئەمە لێرەوە شتێکی یعنی ئیجراعاتێکی هەیە دەبی محکمەی تەمیز لێرە کە جێت قابی عولیایە دەبی ئەوانە بریار بدەن لەسەر ئەوەی باشە بە تەنیا لاهوری شێخ جەنگی دادگای دەکرێت یاخود پۆڵاتی شێخ جەنگی برایشی لەگەڵی بەخوای ینی شتەکە زۆر ئالۆز بووە مەلەفەکە لەبەرەوەما گەربێنەوە لەسەر ئەسلی مەلەف ئەسلی قەزیەکەی کاگلاورە ئایا تەمیز کە وەکو جێت ڕقابی بریاری خۆی بداتەوە هەر شتێک لەسەر کاگلاور مەسەلەن لابچی ئەوانش ئۆڕەدی کە لەگەرینا هەمویان عیلاقیان بە کەیسەکەی نابی ینی شتەکە ئالۆز بوویتەوە بۆچی ئەم ئالۆزیە بۆچی بە لا ڕێکی سیاسی براوە دەستێوەردانی تیا ئەکرێت چییە؟ بەسی ترش کە شتەکە جێبەجێ کرا پاشوی کە لە تەمیز دووسێ تانە تەقدیم کرایە ئەو تانانە جواب نەدرێن تەمیز ئیشی خۆی نەبینی وەکو جێت ڕقابی
ئەو وەختە من ناتوانم ینی ئایا دادگای سلێمانی ناتوانم برێم یاسایی نیە ئایا بەس ئیجراعاتی یاساییان تەواو کردیە 100% حتى ئیش خۆیان ببینن ئەوەیە. باش پێچێت لە دادگایکردنەکە تێبینیتان هەبێت لەسەر دادگایکردنەکە ئەو تێبینیەکە گرنگترینە لەلاتان چییە؟ مهمترین تێبینی ئەوەیە کە ئەمە ئیجراعاتی یاسایی تەواو بکرێت یعنی لەبەرەوە مادام تەدەخلی تەمیزی کرایە متمانەتان هەیە کە تەواو بکرێت ئیجراعاتە یاساییەکە. ناتوانم ئێستا ئەمە قسەی بکەم بێن بریارێک بدەم تەکەهوناتێک بدەم محکەمە لەوێن دەر بەردەوامەنەوە کە تەداخلی زەخت دەکەین لەسەر ئیجراعاتی قانونی بەس لەبەرەوە مادام تەداخلی تەمیزی هەیە تەمیزیش تانەکانی قبول کردیە داوای مەلەفی کردیە دەبایە تەمیزێک کەنجار ببینی ئەو ئیجراعاتی یاسایی بکرێت. ئایا نازانم ئەو ئیجراعاتە فقط لە بۆ تەواوکردنی مەلەفەکەیە پاشوی دەنێردرێت نازانم احتیمالات زۆرە چاوەڕێ نەتیجەی دادگای ئەوڕۆ دەکەین. باش کەی نەتیجەکە دەرەچێت هیچ کاتێک دانراوە بۆ تەمیز دیاریکراوە کاتەکەی؟ تەمیز پێش جلسەی محکەمەی ئەوڕۆ تەمیز تاعنەکان کرایەوە تەمیز داوای مەلەفەکانی کردیە بەس ئایا مایە مەلەفەکان کەی دەنێرن تاخیر بوویتەوە دەبایە ئەوی ئەمن ئاگدارم دەبی نەهاتیبی. باشە بابینە سەر دەستەی مافی مرۆڤ و لایەنەکانی دیکەکە وەکو چاودێر ئەبێ ئامادە بن وەکو کۆنسۆڵخانەکان بە تایبەتی کۆنسۆڵخانەی بەریتانیا وەکو ئەوەی کە لاهور شێخجەنگی هاونیشتیمانیەکی بەریتانیا ئامادە بن لە دانیشتەکە. بەخۆی ئێستا مەسەلا وەکو دەستەی مافی مرۆڤ و منەزەماتی حقوقی ئینسانی دی ئەوانە شتەکە پەیوەندی بەخۆیان هەیە بەخۆیان دەبی قەراری خۆیان بدەن ئایا پێویستە مەوجود بنیە مەوجود نەبن لە بۆ ئیجراعاتەکان بێجگەلەویش لە بۆ تەداخلی پێتان وایە پێویستە کە ئامادە بن؟ نالێم دەبی لەسەر خۆیان ببینێتەوە ینی ئەکید مەوجود بن با ببینن ئەوە بکەن لەسەر شعبەی قانونی خۆیان دەبینێت. سوودی ئەبێ مەوجود بوونی ئەوان لێ بە تایبەتی کۆنسۆڵخانەی بەریتانیا. ناتوانم باسی لەبەرەوە کۆنسڵخانەکان نازانم ئایا بە شێوازێک بە چ ئیجراعەک ئەوە دەمینێن لەبەرەوە ئەمە دادگا و محکەمەی ئیمە دادگایەکی نیشتیمانیە و وەتەنیە نابی تەدەخلاتی خارجی تێداوی. ئاخر لاهور شێخجەنگیش هاوڵاتیەکی بەریتانیا مافی ئەوەی هەیە بۆ نمونە ئەوە ڕێو شوێنی یاسایی خۆی هەیە دیبلۆماسی ئەو ئیشانە دەکەن ئیشی لەبەرەوە ئەتوانێت هیچ پارێزەرێکی بەریتانی هەبێت وەکو هاوڵاتیەکی بەریتانی پارێزەرێکی بەریتانیش بێتە ناو دەستەی پارێزەرەکان؟ نالێم ئەوە ڕێکاری دیبلۆماسی خۆی هەیە ڕێکاری دیبلۆماسی خۆیە ئەمە وەکو قەزیەکی نیشتیمانیە هاوڵاتی عێراقیە و کوردستانیە تاکید دەبی مدافعەکانشی هەر لە هاونیشتمانی وڵاتی خۆمان بیانی کوردستانی بن. ئێمە سپاس دەکەین حسام شێخ غائب بەرزەنجی نوێنەری یاسایی فرەکسیۆنی بەڕێگەل میوانی کوردستان. خۆش بێ مەمنون.